من پێم وایە ئەو ناوەندی لێکۆڵینەوەی ئەوەنەی بە دڵخوازی ئاک پارتی ئەم توێژینەوەی کردو یاخود ئەم راپۆرتی نووسیوێتەوە ئەوەنە بە واقعانە و لە ڕووی واقعی سیاسی واقعبینی جیۆسیاسی منطقەکە نینووسیوێتەوە خوێندنەوەی بۆ نەکردەوە تەڕوانی و هەڵسەنگاندنی بۆ نەکردو لە ئێستا و بۆ داهاتوو و تا چەند لە ڕابردووشە کاریگەری بۆ بکاتە سەر ئێستا و داهاتوو. من پێم وایە ئەو ناوەندی لێکۆڵینەوەیە ئەمانە هێندەی سیاسەتی ئاک پارتی بە هەڵا بن ئەوەنە واقعبینانە و لە ڕووی سیاسی و لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ناتوانن دەستخەنە سەر ئازارەکان برینەکان. بە قەناعەتی من پێم وایە پێویستە ئەم ناوەندی لێکۆڵینەوەی تورکیا زۆر محایدانە زۆر بێلایەنانە قسە لەسەر ئەو کێشە لە مێژینانە بکەن کە کورد وەکو نەتەوەیەکی سەرەکی لە پاڵ تورک لە تورکیا کە ژیاوە بەڵام بێبەش کراوە یاستەمی لێکراوە لە ڕووی نەتەوەیەوە چەوسێنراوەتەوە یا بێبەش کراوە لە مافە نەتەوەیەکانی یاخود وەکو کورد وەکو میلەتێک لە تورکیا داوای مافەکانی خۆیە کات. مافەکان بریتی نییە لە ژیابوونەوە بەڵکو بریتە لە دانپیانان بە مافە کەلتوری مافەکانی کۆمەڵگەیی مافەکانی ژیانی لە ڕووی سیاسیەوە وجودی هەبێ لە ڕووی پەرلەمانیەوە نوێنەرایەتی کورد لە وڵاتیان نوێنەرایەتیەکی شەرعی و دەستوری بێ واتەش شتێک هەبێ لە دەستورە ئاماژە بەبوون نەتەوەی کورد بکە. کورد ئەمەی کردەوە پێم وایە ئەم ناوەندە لێکۆڵینەوەانە نەیانتوانیوە بە بێلایەنانە قسە لەسەر کێشەکان بکەن. تورکیان نێشاردوتەوە لە ڕابردوو لە ئێستەشە قسە لەسەر ئەوەیە ینی بەڕاستی ئەگەر لە ڕابردووە بەشێک لە ئەوانی کە خۆیان بە میراتگیری خەباتی یاخود بەرنامە و میکانیزم و ئایدۆلۆجێتی کەمالیستی ئەزانی ئێستا ئەردۆغان و ئاک پارتی لە چوارچێوەی حیزبێکی ئیسلامیە بەڵام تا ڕادەیە خۆی بە مۆدێرنتن دەرەخە و لە هەمان کاتا خۆی بە میراتگیری عوسمانیەکان ئەزانی واتە وەکو عەقڵیەتی سوڵتانەکانی سەردەمی عوسمانی بیرەکاتەوە ناشارێتەوە بە عەلەنی ئەڵێ ئێمە ئەو ناوچانەی کە وەختی خۆی لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکانە بووە ئەمانە بە مڵکی خۆمان نێزانین بە مافی خۆمان نێزانین بگەڕێنەوە بۆی پێویستە کات شام پێویستە کات بەشێک لە باکووری عێراق کە ویلایەتی موسڵی ئەو زۆر جار باسی لێوە کات واتە ناوێت زۆر زیاتر لەو سنوورە قسە بکات. ئێستا لە هەمان کاتە بۆ سەلماندنی ئەم قسەی ئێمە قسە لەسەر ئەوەیە کە تورکیا زۆر بەزەقی لەگەڵ ئەمریکایە لەسەر گفتوگۆن لەسەر هێڵن دانوستانەکەن بۆ ناوچەی ئارام. ئەو ناوچە ئارام ئێستا بە دڵی تورکیانە باز لەوە کات کە 30 بۆ 40 کیلۆمەتر بە قوڵایی ڕۆژاوی کوردستان بچێتە ناوە نێواتە لە باکووری سووریا ئەو ناوچە ئارامە ئێستا ئەمریکا بە دڵی تورکیا دروستی ناکات لەبەرەوە تورکیا سیاسەتیشی هێنەی شاردۆتەوە ئەم ناوچانە ئەم منتیقانە هەر تاوەکو پەلهاویشتنی بۆ دوورگەکانی یۆنان بۆ قوبرس لە هەمان کاتە بەرە و کێشەی لە بینی ئەزەربایجان و ئەرمینیا کە تەداخولەکە پشتیوانی ئەزەرەکانەکە خۆی بە میراتگیری عوسمانیەکانە زانێت پێی وایە تورک لە هەر شوێنە بێ ئەمە بێ بۆی بچێت ئەم بە خاکی خۆی زانێت پێشێلی مافی نەتەوەکانی ترەکات زۆر بەزەقی ئەم سیاسەتە ڕەنگی یاوتەوە لە ئێستای ئاک پارتی و کە حزبێکی دەسەڵاتدارە و بەهێزیشە و ئەردۆغان حکومڕانیەکە. من پێم وایە لە ئێستای پرۆسی سیاسی عێراقە حیزب عێراقیەکان یا خۆت لایەنە سیاسی عێراقیەکانەوەی کە دەسەڵاتدار یاخی لە دەرەوە دەسەڵاتن تا ڕادێک تەدەخولاتی تورکیا بە تایبەتی تەدەخولاتی تورکی قبول ناکەن و هەرێمی کوردستانیش لێرەیە وەکو عەرەب بەڵێ لا حەولە وەلا قووەیە هیچ هێزێکی ئەوتۆنی لە معادلەکەیان ناتوانێت ڕۆڵ ببینێ. ئەبێ ئێمە بۆ واقعەیە بیرکەینەوە حکوومەت هەرێمی کوردستان و یەکێتی و پارتی خۆیان بەشێک لە لەعبە سیاسی ناوچەیەکە و دەستێوەردانی ناوچەیان زۆر بەسەقی پێوە دیارە ئەمانە پاشکۆی دەرەچین واتە ناتوان ئەمان ڕۆڵیان هەبێت لە معادلەی سیاسی و پرۆسە سیاسەکەیە. ئەوەی کە هەیە بۆ نمونە گەر تورکیا بە ئارزوو خۆی بێت لە باشی بێت لە هەر شوێنێکی کە بنکی سەربازی دابنێت تەداخلات بکە لە قەندیل بە ئۆپراسیۆن کە ئەمان لە ئیدانەیەک زیاتر ناتوانێت هیچیکە بکەن واتە هیچ هەڵوێستێکی ئەوتۆیان پێ ناکرێت گەر حکوومەتێکی زەبەلاحی وەکو بەغا نەتوانێت هەڵوێستی هەبێت لەسەر سیادی عێراق پێم وایە پارتیە یەکێتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت کە دامەزراوشی تا ڕادەیەک لاوازە بەڕاستیدا لە ڕووی دامەزرایەوە هەرێمی کوردستان لاوازە ناتوانێت قسە لەسەر دەستێوەردانی تورکیا بکە و ڕای بگرێ و بێتە بەربەست لە بەردەم ئۆپراسیۆنەکانە. ئەمە واقعە چێ لە زەردەمی دەسەڵاتی سەدام حوسێنە ڕێکەوتنیشی تا ڕادەیەک سیاسی یاسایی لە بینی عێراق و تورکیا هەبوو.
بۆ مەسافەی 10 کیلۆمەتر ڕێگەی سەدام ڕێگەی پێیا بوو کە دەستێوەردانی سەربازی بکات بۆ ڕاوەدونانی ئەو گروپە چەکدارانی یاخود ئەو ناوی ناوە یاخی بوو لە خۆی بێتە ناو خاچ عراقەوە. بەڵام لە دوای نەمانی سەدامەوە بالفعل سیادی عراقی تەواو پێشێل کراوە لە هەموو ڕوویەکەوە تورکیا خۆی پێشێل لێکات لەم لاوە ئەمریکا ئێران بەهەرحاڵ. بەڵام لە ڕووی قسەی منتیقی سیاسیەوە بالفعل بەغانەی توانیوە سەروەری خاچی عراق بە تەواوەتی بپارێزێت بە هیچ شێوەیەک. تورکیا بە قەناعەتی من لەگەڵ یەکپارچەی خاچ عراق نییە. بۆ نمونە گەر یەکپارچەی خاچ عراق بەهێز بێت سیادی عراقی زیاتر دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر سنوورەکانی، زیاتر سوپای عراق دەتوانێت کۆنتترۆلی سنوورەکان بکاتەوانێت. ئەو کات تەدەخولاتی تورکیا دەستێوەردانی سەربازی تورکیا هەروە ئاسان نابێ. واتە گەر حکوومەتی عراقی لە مووسڵا بەهێز بێ لە سنوورەکانیا بەهێز بێ هاتنی سوپای تورکیا و ئۆپراسیۆن و ئەنجامدانی ئۆپراسیۆن کارێکی ئاسان نابێ. پێشێلکردنی سیادی عراقی یا سەروەری عراق هەروە ئاسان نابێ. ئەو کاتە ئەبێ بە پرس و بە هێڵی سەوزی بەغا بێتە ناوانێ. قەناعەتم نییە تورکیا هیچ کاتێک لەگەڵ یەکپارچەیی و لەگەڵ بەهێزبوونی مرکزی عراقی کە بەغایە یاخود دەوڵەتی عراقی وەکو دەوڵەتیشی فیدراالی بەهێز بێت ئەم قازانجی لەوانە هەم لە ڕۆ ئابوورێکەوە ناتوانێت هەرێن بەو شێوەی جاری جاران ڕێکەوتنی 50 ساڵەیە بە ئارەزوی خۆی ڕێکەوتنیە بکات و نەوت بنێرێ بۆ تورکیا و بە ئارەزوی خۆی نەوتەکەی چی لێ نایێت ئەچێتە خزمەتی سیاسەتی ئاکپارتی و ئاکپارتی بە نەوتی هەرێمی کوردستان بتوانێت دژایەتی کورد و نەتەوەیی و کوردبوونی کورد لە هەر پارچێکی کوردستانی بە تایبەتی پاکەکەش بکات و قەتڵ و عامی بکە و لە ڕووی سیادەشەوە عراق ڕێگەی پێنایە. واتە من قەناعەتم نییە ئەو راپۆرتە تا ڕادەیەکی زۆر ناواقعی تایە. جێپی سەربازی خۆی بەهێز کردووە لە دوای ساڵی 92 تورکیا بە ئارەزوی خۆی تەراتێنی کردووە لە ناوچەیە. من کە سەربازیەکانی لە بامەڕنی لە چەندی شوێنیکە داینەوە بەهێزی کردووە کەس نەیتوانیوە ینی بە تورکیا بڵێت تۆ بڕۆ دەرەوە خۆ لەو کاتەیە حکوومەتی عراقی سەردەمی سەدام حوسێن خۆی مابوو پێشی ناو دواتە مقایسەیەکی سیاسی بوو. لەو کاتەیە بۆ دژی کورد لە هەرێمی کوردستان سەدام بێدەنگ بوو لە بەرامبەرەوە تورکیاش بە ئارەزوی خۆی پێشێلی سیادی عراقیەکی لەو کاتەیەوە هاتە خاچ هەرێمەوە و بنکەی سەربازی بەهێزی هەبوو. ئەمە یەک. دووهەمینی پێم وایە تورکیا لە ڕووی ئامانجەوە ئامانجەکانی دیاریکراوە یعنی ئەوەی کە ئەوێت بە بیانووی بوونی پەکەکە بە بیانووی لێدانی بنکە و بارگەکانی پەکەکەوە یەت لە ناوخاچی عراق ئەوێت مەرامە سیاسەکانی و مەرامە ئابوورەکانی بتەوکە باشە خۆ ئەو لە باشیکە باشیک نزیکە لە خاچی پارێزگای نێنەوەیە کە کاتە نزیک مووسڵ باشە پەکەکە لە چۆ لە قەندیل باشیک لە چۆ ینی ئەمە لێرە سیاسەتیشی دووفاقنی. پاشان گەربیرمانە چی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەر قسەیەک یا میدیاکانی نزیک لە یەکێتی پارتی میدیا سێبەرەکانیان یا بە ڕەسمی کە حکوومەتەکە ڕای بگەێنێ پێم وایە تەنها خۆڵکردنە چاوی خەڵک و هەڵخەڵەتاندنە پەکەکەی کردەوە بە پاساو بۆ لێدانی ئامانجە گەورەکەی عراق و کورد لەم پارچەیە و لە هەموو پارچەکانی کە هیچ ڕێگریکردنە لە بەدیهێنانی خەونێک بۆ بەهێزبوونی حکوومەتێکی کوردی چیانێکی کوردی ئابوووریەکی بەهێزی کوردی خۆشگوزەرانی بۆ ئینسانی کوردی. واتە گەر ئێرە بەهێز بێت ڕۆژاوە بەهێزە بێ گەر ڕۆژاوە بەهێز بێ قەندیل بەهێزە بێ گەر قەندیل بەهێز بوو پرۆسی سیاسی و پرۆسی چارەسەری لە ناو تورکیا بەهێزترە بێ خۆی توانین ئەمە زیاتر ئەوان خۆیان وەڵامیان بۆ ئەمە هەبێ. بەڵام ئەگەر تۆ خوێندنەوەشی بێلانانە بۆی هەبێگەی تەو نەتیجەیی ئەم دوو حیزبەی هەرێمی کوردستانی یەکێتی پارتی لە ساڵی 91ەوە تاکو ئێستا سیاسەتێکی دەرەشی زاڵ بۆ بەسەریانە واتە هەردوو لایەن هەژمونی ناوچەیی بە تایبەتی ئێران و تورکیا زاڵ بۆ بەسەریانە. لە شەڕی ناوخۆشە ئەمە تومتر ڕنگدانەوەی هەبوو لە ئێستاشا بە هەمان شێوە هەرێکیان بەرژەوەندی خۆی لە پێناومانەوە لە پێناو دەسەڵاتی زیاتر پێویستیان بە سیاسەتی ناوچەیی و پێویستیان بە پشتیوانی دەرەچیە لەبەرەوە هەژمونی ناوچەیی زاڵە بەسەریانە وەکو تورکیا و ئێران دایمەوێت دڵخوازی ئەوان بن بە دڵخوازی ئەوانش قسە بکەن گەر بشگەڕێنەوە بە بەغا ئەمان پێویستیان بەو سیاسەتە هەیە کە لە ڕووی ناوچەیە و پشتیوانیان لێ بکات تا ڕادێک بمێنەوە لە دەسەڵاتەکەی خۆیانە بەهێزتر بن. لەبەرەوەی پێم وایە ئەمە ڕێکلام و پڕۆپاگەندەیەک بۆ هەندێک لەو بابەتان بە پاساو هێنانەوە بەڵام خەڵک زۆر لەوە شارتر و ڕووناگیرتریان کە ئێستا ئەمان بێن پاساو بۆ حاڵەتێکی لەو بابەتە بێنەوە.